بەبێ ئەوەی ئەتو پێی برێ ئەو پچە کلۆ لە دامەی دەدا و ماسیحە کلۆ لێ وەردینی تەق پارێ بینە پارێ بینە. معیشەمە لێرە زۆر باشە، ڕۆژێ چەند 50,000 لە عمالە باشترە 20-25,000. ئەگەر نەکەم چیشکە نابیشکە درێ منداڵ سیارەکە دەبینیەوە سیارەکە تازە لە غەسی دەرکینە دێ دووسێ پەمپی لێ دەدێ ئەگە پارەشی نەدێ ئەوها دەکاتن. ئەوە مەقەڕیمە لێرەیە و مەقەڕیەوەنە ئەولە 10-15 سیارەم خاوێنم کردیە 1 ڕوبعش نادەم احتیادیە هەر کێشە نییە. ڕۆژانە ئەوانە یعنی لەوێ ڕوبعێک لەوێ 500 لەوێ 1000 یعنی پارەی مۆزە شخص دەکەنەوە بە هەفتەچی. لۆ ئەوی شەی دەکەی مەسەلە هەیە دەورەمەندە بەخوای هەیە خانی هەیە وەزعی لە تو خۆشترا هەیە سیارەی هەیە ئاکن مۆدیلیە ئەوە خووەکە فێر بووینە پێیان تەرک ناکرێت. لە نێو ترافیکلایەتەکانی شاری هەولێر بەدەیان کاری جیاواز دەکرێت بۆ نمونە هەم سوال دەکرێت هەمجامی ئۆتۆمبیلیش پاک دەکرێتەوە بەشێکیشیان کاری فرۆشتنی کلێنکس دەکەن. ویستم قسە لەگەڵ ئەم ئافرەتەیان بکەم کە بە منداڵێکەوە هاتووتە نێو ترافیکلایەتەکان و سوال دەکات کە بەدەیان جار هێزە ئەمنیەکانی شاری هەولێر ڕایان گەیاندووە کە کارکردن و سوالکردن لە نێو ترافیکلایەتەکان قەدەغەیە هەر کەسێک ببینرێتن دەستگیر دەکرێت بەڵام دوای دەیان جار لە دەستگیرکردن یان و کە ئیفادەیان لێ وەردەگیرێت دێنەوە سەر هەمان کار و پیشەی خۆیان. والله گەلەگەلک لەیان ئیسحادن حەقوەنی حکوومەتی هەرێم بە چ شێوەیەک ئەو کارێ قبول کە ئاخر زۆربەی هەیە لەو تەچی شاتە زۆربەی هەیە لۆ دزیە زۆربەی هەیە یەک بە خودی زیان لە من کردیە حکومەتی بەری ئارێ وەڵات زیان لە من کردی والله جزێکیان لەناو سیارێ لە من کرد پارەیان لەم دزی حەقوەنی قەت حکوومەتی هەرێم ئەو کارەی قبول کە خاصەتەن لە تەرەفلایەتەکان. باشە لە ترافیکلایەتی هەبووە پێت گوتی بیجامی سیارم خاوێن مەکەوە بەبێ ئەوەی ئەتو پێی برێ ئەو پچە کلۆ لە دامەی دەدا و ماسیحە کلۆ لێ وەردینی تەق پارێ بینە پارێ بینە. ڕۆژانە ئەوانە یعنی لەوێ ڕوبعێک لەوێ 500 لەوێ 1000 یعنی پارەی مۆزە شخص دەکەنەوە بە هەفتەچی. بەسەرت هاتیە بە خۆشت بێنە سیارەت ئارێوەڵە هاتیە ئێرانی هەموو خەیان کردی بەدا پێڵانێک لە پارەشیان دەبێت و نائیشم لەگاتی پێڵانەکەیش بوویتە کەسێک ڕۆیشتی بە ئارێوەڵە یعنی پێ داوا دەکەم لە حکومەتی ئەو شتانە نێرە لە سزادەی بەڕاستی ناشرینە ناشرین نییە. یەک نەفەر نییە دوو نەفەر لە پێشاوی تۆ تەماشاکە سیارەکە دەبینیەوە سیارەکە تازە لە غەسی دەرکینە دێ دووسێ پەمپی لێ دەدێ ئەگە پارەشی نەدێ ئەوها دەکاتن ئەگەر عایلەت لەگەر بیان خێزان لەگەر هەر کەسێک لەگەر بێتە چ لای سەکنی تەق پارەشی نەدێ هەر ناڕوە شەرقەومەیە ئەگەر ڕۆژێ گوتیان سەرەکەشیان شکاند و نازانم لەنا هەولێرێ یان لە ترافیکلایەتی مەتاڕێ بەرێ جملێ بوو بە بتری لە سەریان نابوو چ بکرێتن باشە وەلای چ بکرێتن باشن کۆتایی بە وەزعی بینی لێ نەگەڕن یەک کەس یەک دەرۆزە کەر و سوال کەر و ئەوانە لە تەرەفدایەتە دەرۆزەی بکەن. تەنانەت ترافیکلایەتەکان لە شاری هەولێر کراونەتە چەند بەشێک و دابش کراون بەسەر ئەو گرۆپانەی کەوا لە ترافیکلایەتەکان کاری فرۆشتنی کلێنکس و پاکردنەوەی جامی ئۆتۆمبیلەکان دەکەن بە جۆرێک هەندێک لە ترافیکلایەتەکان لە شاری هەولێر بەو ترافیکلایەتانە ناسراون کە بەردەوام ئۆتۆمبیلی مۆدل بەرزیان لێ و دەتوانرێت لەم ترافیکلایەتانە پارەی زۆر بەدەست بخرێت. قسەم لەگەڵ یەکێک لەو کەسانە کرد کە لێرە ڕۆژانە کاری پاکردنەوەی جامی ئۆتۆمبیل دەکات ئەو دەڵێت کەوا ئەگەر بچنە ترافیکلایەتەکەی گرۆپەکەی تر شەڕ دروست دەبێت و دەبێتە ناکۆکی بە هەمان شێوە ئەگەر ئەوانش بێنێرە ئەمان قبولی ناکەن و دەبێتە شار. ئەمە دۆخی ترافیکلایەتەکانە لە شاری هەولێر. سلام چۆنت؟ باشن؟ بڕوینە جێخ و بڕوینە ناوێتە چییە؟ کاک عەزەدین لە کەی نیوە لێرە ئیش دەکەی؟ لۆ هەر جام خاوێنکردنەچی چەند پارەی وەردەگری؟ حەسەب نەفەرە ئەوعاکە 500,000 چەند خوشک و برانانگو لەمانێ؟ 14 نەفەرە لۆ ئەو ئیشەی دەکەی؟ ئەو ئیشە دەکەم بام کرێنسی دەفرۆشی لە بازارێ ئەو ئیشە مەمنوعە ئەنگو نازان ئەو ئیشە مەمنوعە نابی بکەن با ئەدی لو دەیکەی؟ هێنم دەکەن
ئەگەر نەکەم چیشکە نابیشکە درێ منداڵ بەخۆم هیچ دەکەم بەخۆت حەزت لێیە؟ ئەمە قەدی مێرەمە فێر بوومە قەدی مێرەمە يا ابو تزانيك شد كروتشنوكا يا لطيف يعني اذا ترى ببيش ترى ببيش بندقت ترى بالجاده اما بيس تشل بينجي دستيك كديا والله باشە کیژان ترافیک لایەتی هەولێرێ زێدەتر ئەغلبیە دەچن وێ دەرێ جنطة مطار مجاوزات ديفان جوازات وشل متري طراب ليتي ما مزوخهم وعمال لولا يعني تمشي يعني حرس سيارة كي كي راقينا لما مزوت شي لنا كي بكما بكاتش ليرة والله باشە مشکلێ وە دگەل سایقان دگەل شوفێران چنەک و ئەم بێژین یومی دەردکەبن ئەو مشکلێ دووە ئەوە عالم بەخۆ شکایەتی دەکە بەس نەژبوومە بەس هەنەکانە يعني مشكلة دەکەن بە ناو سەیارەدا يعني بزوري بەتۆبزی خاوێن دەکەن هەنەکانە ئەزعاج دەکەن بزۆری دەدنوان ئەو بلێ تشکینن دەدانوان ناکە ئێمە وەختیە شول دەکەم من ئەوسانەکەم دەرم ئەوی گول دەبە بۆن مەدەکە گول دەبە ئەوی بۆن ناکە ژی ناکە ئیزنیان لێ وەردەگرن ئێوە بۆ ئەوەی جامەکانیان بۆ پاک بکەنەوە والله عندك إذن لي وردك أنا كان يكجري خلينا ذكر بس يكجر أما ببيني إذن لي وردك أما نبيني أكثر جر هەندێک گرتی ڤیددیوەیە هەندێک ڤیددیو هەنا تێدا دەردکەڤەک و ئەف سایق ئافرەتن مفهمدەکی یعنی ژنن ئافرەتن کە سایقی دەکەن بە زۆر داوای پارەیان لێ دەکرێتن ئەوە چۆنە؟ هو ما جامي باقش ذكر ضرورة بيجا جارك يعني ورنا جمعي نادم أم ديسا باقش ذكر أو عصبي دبا تورا دبا هەتا ئێستا هیچ کەسەکە بۆ جامی سیارەتان لو خاوێن کردبی و هاتبیتە خوارێ و عەسەبی بووبی و کاچ چیرۆکەکرد لە کنەلوم بچێڕیەوە کاورێک کە هات زام لۆخایان کرد ینی ئەوەندە پێز نەبوو خایانم کرد بە عەسەبیاتی هاتە خوارێ چی پێگوتی؟ هەر دووسە قسەش پێ لە چێ مەکتەبێ؟ پۆلیسەش چەند خوشک و براتێ؟ چارە برانی خوشک باب تو داکتوان دەزانەوەی شەی دەکەی؟ نا بام شکەی ئەها بابت خێزانێکی دینە برای لە خۆت گەورەترت هەیە؟ ئەوان چیش دەکەن لو ئەو ئیشەی دەکەی مەسەلەن وەڵی سروفە هەیە دەورەمەندە بەخوای هەیە خانی هەیە وەزعیلەت خۆشترا هەیە سیارەی هەیە ئاخر مۆدیلیە ئەوە خووەکە فێر بووینە پێیان تەرک ناکرێت هەندێک چیرن زۆر پێیان دەری ئەلا ناکەون هەر خەک جامەکە دەیسڕنەوە زۆر پێزاز بوون پێشتر هەنگاتنە گرتن ئیفادەوە هاتیە وەرگرتن تا تشتێکیشم ڕاگوتە گواست بەریان نهاژی هاتمە گرتن والله بري ناجي أتما قرتين ديسا البدري من لقاش أزاتم قرتين وديسا بري أزمان قد دروج بيوي راز سيمان مستر ديسا مدار چەند نەوعی شغلات ناوا ترافیک لایەتە تێکردن والله بري ديا جام باقش كردنا كلينسا بولا بنيستا مشكلة حركة سبتيسا كفروشا زبستان أجي باقلاوة دفروشا بولي نرقص دفروشا أنا مولي أنا مشار بنسا بس فر حتاني بمغربي لا حتاني عصري تقريبا أنا مدبن دوان ستاسيون هو مقري ماليرة ومقري وانا أولى مقري مطار هنا كان مشكلات ئەگەر ئەوان بێنە ئێران گوت دەکەن والله ما مشكلات لا والله برادري خودك بس جوان نايم والله ئەنگۆش بستنەوێن دەرێ قبول ناکەنەوە اي والله لا العظيم والله بحق قبول باشە لو ئەو ترافیک لایەتانە ئەو هەم مەرغوبن یانی يعني في شيء ئیش هەیە عليه والله ايش شيء لەو جێیانە پارەی زیاتر دەدەن ئێستا ئەمە عمالە ئیشێ بکەن ڕۆژێمە 20,000 25,000 و بە تۆبزیە و نابی ئەوە ئێرە بە کەیفی خۆمانە ئێستا بە کەیفی خۆم چ دەمەوێت دەخۆم ئەو لە دیلیڤەریش دێت لۆمە لە مەطعمە دەینەتەمە لێرە دەخۆن مەعیشەمە لێرە زۆر باشە ڕۆژێ 50,000 لا عمالة باشترى 25,000 أنا قلت بيجيت أجنايا أبوي سجوري عيدك پەنجەرت هەموو یەک نییە ئەمە بەخۆن ناوێرم ئەگە عالەمی نادەخۆ بە تۆبزی نییە حەکمە لە عالەمە نییە یعنی ئەنگۆش باش و خراپتان تێدایە هەموو پەنجەی دەست وەرو یەک نییە ئەمن
ده بازدا سيارة مخاونم كردية يك ربعش نادم اعتيادية هرجيشنية ئەمڕۆ وەکو تیمی پایتەخت میدیا بە مەیدانی هاتین و بەنێ و ترافیک لایەتەکانی شاری هەولێر گوزەرێکمان کرد لەسەر دەتوانم بڵێم دیاردەی سوالکردن و پاکردنەوەی جامی ئۆتۆمبیل و فرۆشتنی کلێنکس و گوڵ و ئەم جۆرە بابەتانە بۆمان بەدەرکات کەوا بەشی هەرە زۆری یان دەتوانم بڵێم تەواوی ئەو کەسانەی لە ترافیک لایەتەکانی شاری هەولێر کار دەکەن یان ئەوە تا سوورین یان کوردی ڕۆژئاوای کوردستانن و لێرە خەریکی ئەم کارن سەرەڕای ئەوەی کە چەندین جار لایەنە پەیوەندیدارەکان و هێزە ئەمنیەکان بڵێن بەڵێنامەیان پێ پڕ کردوونەتەوە بۆ ئەوەی نەگەڕێنەوە سەر ئەم کارە بەڵام ئەوان سوورن لەسەرەوەی کە بگەڕێنەوە سەر ئەم کارە و هەر لە ترافیک لایەتەکان بەردەوامی بەم کارەیان بدەن تەنانەت وای لێ هاتووە ترافیک لایەتەکانی شاری هەولێریش دابەش کراون بەسەر گروپە جیاوازەکانی ئەمان کە کام ترافیک لایەت و کام ڕۆژە بۆ کام گرۆپ بێت ئەمە دۆخی ترافیک لایەتەکان لە شاری هەولێر کە بە پێویستی دەزانم ئەم داواکاری ئاراستەی هێزە ئەمنیەکان و لایەنە پەیوەندیدارەکانی شاری هەولێر بکرێتکەوە چارەسەرێک بۆ دۆخی ترافیک لایەتەکانی شاری هەولێر بدۆزرێتەوە.